تەسەور کەن برایەکی بەڕێز ژنێک و 5 مناڵی هەیە و گیراوە لە لای تاغوتانی یەکێتی 6 دانە ساڵ مامۆستا فارسەڵەم هی هەولێر 6 دانە ساڵ لای یەکێتی تاغوت سجن کەس خەبەری نازانێ کە العادە کە سوکارەکانە پرسنەوە خۆ ماوەیان نەماوە ئەم ئافرەتە بەڕێزە هەردانیشەوە بە دیارە مناڵانەوە ئەنجا ئێمە خوشکی بەڕێزی وامان هەیە 40 ڕۆژ بۆ شووی کردووە بە مێردەکەی و مێردەکەی بزرە ئەم خوشکە بەڕێزەمان 10 ساڵە 15 ساڵە دانیشتووە بۆی بزانی ناخۆ ماوە یان نەبۆی مافی خۆی هەیە شوو بکاتەوە گەر نەماوێ بەڵام هیچ ئەسەرێک نییە ئەم خانەوادانە هەمووی لەسەر ئەم مەحروم بوونە گەورە ئەبن ئەم مناڵانە هەمووی لەسەر مەحروم بوون لە زەمەنی تەکنۆلۆژیا و لە زەمەنی پێشکەوتنە گەیشتۆتە جامیعە توانایان نییە مۆبایلێکی بۆ بکڕ توانایان نییە جلوبەرجێکی جوان و ڕێکوپێکی بۆ بکڕ وەکو ئەو خەڵکی ترکەشی لە وڵاتی نەوتە ئەوە ئێستا خەڵک چاوی لێ بەسەڵە گەندەڵی موچە چونکە موچەکە وەرناگرن بەڵام گەندەڵی دین گەندەڵی فکر گەندەڵی سیاست گەندەڵی قانون گەندەڵی قیەم گەندەڵی بنەماکانی ئەخلاق و ڕەوشت کوێیان ئەمانە گەندەڵ نەماون کوێیان ئەمانە هی ئەوە ماون گاعەکەیان هەمووی ژەنگە و کون بووە و هەلا بووە ئەتەوێ هەیکەلێکی تری لەسەر دروستکەیتەوە پێی بڕێ بناغیان هەمووی پەینە داڕماوە هەمووی ئەتەوێ کۆشکێکی تری لەسەر دروستکەیتەوە بە ئومێدیەوەی لە ئینتیخاباتی داهاتوو هەر ئەم تاغوتانە و ئەو نەجیسەکان ئەوانەی کە عەلمانی نەجسن نەجس یعنی پیسایی و میز ئەنجا ئەوانەی میزەکەشیان بەرکەوتووە چڵکن و پڵکن بوون وەکو ئیسلامیەکان بە تەمای دەنگ بدەیتەوە بە هەمان دەموچاو بە هەمان تاس و حەمام بە هەمان دەستار ئەم میلەتە جارێککە بهارنەوە بە هەمان شێوە ئەیکوا زیندانیەکانمان کوا و بە شەرانێکە لە زیندانەکانی ئێوەیان لەو زیندانە ئینفرادیەیە